قوتابیان و لاوانی خۆشەویست، دایکان و باوکانی دڵسۆز، بە مەبەستی سوودبینین لە پشووی هاوین و پەروەردەکردنی ڕۆڵەکانتان و نەوەکانتان بە پەروەردەیەکی دروست و ڕەسەن، ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان موژدەی کردنەوەی قوتابخانەیەکی پەروەردەییتان پێڕادەگەیەنێت. لەم قوتابخانەیەدا چەندین بابەتی ئاینی و پەروەردەیی و زانستی لەلایەن مامۆستایانی شارەزا و لێهاتووەوە دەوترێتەوە، وەکو بابەتەکانی قورئانی پیرۆز و تەجوید، بیر و باوەڕی موسڵمان، ئاکار و هەڵس و کەوت، فەرموودە و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بە مەبەستی بەشداریکردن سەردانی لقەکانی ڕێکخراوی گەشەپێدان بکەن لە شار و شارۆچکەکانی کوردستان. قوتابخانەی گەشەپێدان بۆ پەروەردە و فێرکردن، بۆ دڵنیابوون لە پەروەردەی قوتابیەکەت بە ئێمەی بسپێرە.